شارە زۆر چوارەم فیستیڤاڵی خۆی بە دروشمی ڕاپەڕین ژین بەهار نەورۆز نەوای گەل و شارە زۆرن دەستی بەکارەکانی کرد. فیستیڤاڵەکە بەکاری هونەری و دەستڕەنگینی دانیشتوانی دەڤەری شارە زۆر و پێشوازیکردن لە بەشێک لە میوانانی دەرەوەی قەزاکە کە بەشداری فیستیڤاڵەکەیان کردبوو بەڕێوە چوو. لە فیستیڤاڵی ڕۆژی شارە زۆر بە پێشانگای ئیشی دەسی ئیشە دەستەکانی من بریتە لە بابەتی خوری بابەتی زستانە و کۆمەڵێک تابلۆ بۆ ڕازاندنەوەی ماڵ و کۆمەڵێک بابەتی ئێکسسوارات و ڕازاندنەوەی خانمان کە لە ملوانکە و پشتێن و کۆمەڵێک بابەتی جلی کوردی خۆی بینێتەوە. دانانی ئەم ڕۆژە بە ڕۆژی شارە زۆر بەهۆی ڕاپەڕینی هەشتی سێ ساڵی 1991 خەڵکی شارە زۆر بەرامبەر زوڵم و زۆری ڕژێمی لە ناوچووی بەعز دەگەڕێتەوە. بڕیاریشە فیستیڤاڵەکە ماوەی 3 ڕۆژ بخایەنێت. چارە زوریان کرد هەڵبەت چالاکیەکان ساڵانە هونەریە ئەدەبیە کللتوریە وەرزشیە چالاکی تایبەت بە خانمانە بە حکمەوەی کە هەشتی 3 ڕۆژی گیانی ژنانیشە بەڵام ئێمە دیاریکردنی و ڕۆژە وای کرد کە کۆمەڵە چالاکی تایبەت بە ژنان بێ ئەگەر بڵێن چالاکیەکە زیاد لە ڕۆژێ بخانێ هەڵماندا ڕۆژی گیانی یاخود با بڵێن دانی کەم زیاد لە 3 چالاکی تایبەت کەم بە خانمان لە سنووری قەزای شارە زۆر خۆشبەختانە کچان و کوڕان لە سنووری قەزای شارە زۆر پەرۆشن بۆ ئەم ڕۆژە بۆ ئەوی هەم چالاکیە کللتوری هونەریەکان و چالاکی وەرشەکان چالاکی ئەدەبەکان ئەنجام بدێت دڵخۆشین بۆی کە خەڵکی سنوورەکە هاوکاری فیستیڤاڵ بوونی ئەم فیستیڤاڵانە سەرڕای توند و تۆڵکردنی پەیوەندیەکانی نێوان هاوڵاتیانی شارە زۆر و دەوروبەری لە هەمان کاتدا زەمینەیەکی باشە بۆ ئەو کەسانی خاوەن بەهرە و تایبەتمەندی خۆیانن. لە هەمان کاتە ئەو کەلوپەل و شمەک و خواردنانەیان دروست کردووە ساغی بکەنەوە. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زۆر.